ڕەنگە بگاتە سەروی 4,000 کتێب. ئێمەوە کۆشکی ڕۆشنبیری هونەر بە هاوکاری لەگەڵ سەنتەری ڕۆشنبیری و ژمارە دابوون دەستگای تر لە ناوێن دەستگای 964 بەنیاز بووین ڕۆژی چوارشەمە کەمپینەکەمان ڕاگەیان بەڵام بەهۆی پشوەکانی ڕۆژانی پێنجشەم و کەش و جمعە و شەمە و کەشهوای باراناوی ئەمڕۆ لەگەڵ دەستپێکردنی داوامی فەرمی ئەمڕۆ خۆمانە لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیە بە ئامادەبوونی ژمارەیە زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندن کەمپینەکەمان ڕاگەیان و دەستشمان کرد بە کۆکردنەوەی کتێب بۆ کۆمەک و هاوکاریکردنی کتێبخانی چەمچەماڵکە لە نتیجەیە و باوباران لافاوی لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا بوو زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتووە ئێمە کۆشکی ڕۆشنبیر وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی عێراق لایەن وەزارەتەوە تەخویری تەواو کراوە بۆیە ئەمە هەم سەردانیان بکەم هاوکاریشان بکەین بزانین چیش پێداویستیانەیە بۆی وەزارەت کۆمەک و هاوکاری و دەست یارمەتیان بۆ درێژ بکات. ئەم هەڵمەتە بۆ چەند ڕۆژ بەردەوام هەڵمەتەکە بۆ 10 ڕۆژ بەردەوامێ ئەمڕۆ ڕۆژی یەکشەمەیە تا دووشەمەی داهاتوو بەردەوامە بێت بەیانیانیش ئێمە لە کاتی داوامی فەرمیمان لە سعات 8:30 بەیانەوە تا سعات 2:30 دوای نیوەڕۆ کتێب بۆ ڕێگرین لە سەنتەری ڕۆشنبیریش ئەتوانن ئەو برادرانی کەوا دەستیان نەگاتە ئەوێ کتێبەکان بەرن لە سعات 9 بەیانەوە تا سعات 5 وارە و برادرانی کاکڕێبین و کاک پێشەنگوانیشەوە لێوێ لە پێشوازیانە لەگەڵ بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی ڕۆشنبیری قسەت کردووە. ئێمە ڕۆژی چوارشەمە نامەیەکم بۆی نرد داوای ڕەزامەندی باسی حاڵەتەکەم بۆی کردو داوای ڕەزامەندیم کردکەوە ڕەزامەندی بفەرمێت مفاتحی دەستگاکانی تری و بەڕێوەبەرایەتەکانی تری وەزارەتی ڕۆشنبیری بکات بۆی کۆمەک و هاوکاری بە سەنتەر بە کتێبخانی چەمچەماڵ بکەن بە سوپاسەوە وێڕای تەخویرکردن بەڵێنەوەی داوتی ئەگەر بەیانی داوامەیە ڕۆژی پێشەمە بەڵات بەداخە ڕۆژی پێشەمە پشوو بوو لە کەرکووک ڕۆژی یەکشەمە وتی ئەم بەیانی یەکەم نووسرامان کە لێرە لە کۆشکی ڕۆشنبیری دەست نووسرای بوو بۆ بەڕێزیان بۆی مفاتحی تەواوی بەڕێوەبەرایەتەکانی وەزارەتی ڕۆشنبیری بکات داری مەمونمانێ دار ثەقافێت تفنمانێ باڵێ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کوردیمان هەیە کۆمەڵێ ناوەندی تریشمان هەیە بۆی چی کتابیان هەیە ئەتوانن بینێرن بۆ کتێبخانی چەمچەماڵ بۆی کۆی بکەنەوە بینێرن بە یەک جارێک. والله ژمارەکە ڕەنگە نتوانین بە تەحدید دەکەین بەڵام من بە تەخمینی من و ئەو قسەمان کردەوە ڕەنگە بگاتە سەروی 4,000 کتێب.